ئایدز نەخۆشیە کوشندەکە ئەو نەخۆشیەی کەسی توشبوو ڕوبەڕووی مەرگ دەکاتەوە. توشبوو ئەگەر پشکنین ئەنجام نەدات تا 10 ساڵ هیچ نیشانەیەکی تێدا دەرناکەوێت، بەڵام دوای ئەو وادەیە نیشانەکان بەپەلە دەردەکەوێت و ڤایرۆسەکە کەسەکە ڕوبەڕووی مەرگ دەکاتەوە. بەپێی ئامارێکی خۆپاراستنی تەندروستی سلێمانی 10 حاڵەتی ئایدز لە سلێمانی هەیە و چارەسەریان بۆ دەکرێت. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانی ئەوانن کە لە دەرەوە هاتوونەتەوە و لە فڕۆکەخانەکان پشکنینیان بۆ کراوە. نەخۆشیەکە بەرەوەی هەموو جیهانی گرتوێتەوە لە هەرێمی کوردستانی ژێ و لە شاری سلێمانیش هەیە. ئێستا دە حاڵەتێکمان هەیە لە چاو ساڵانی ڕابردووە بەڵێ کەمی کردووە. ئێمە ئێستا ژماری سلێمانی 2.5 ملیۆن تەنها دە حاڵەتەیە. ئێمە بەهۆی ئەو ڕێکارانی گرتومانەتە بەر و وشیاری تەندروستی بەڵێ ئامارەکە لە چاو ساڵانی پێشوە کەمی کردووە، بەڵام هێشتاش هەنگاوی گەورەترمان ماوە بە تایبەتی لەلایەن هاوڵاتیانەوانێ. ئەنجا دەستگا تەندروستیەکان کە هاوڵاتیان خۆپارێزی بکەن لە دەرەوەی خانەوادە کاری سێکسی ئەنجام نەدەن و وەکو وتمان بەلایانی کەم لە هەموو تەمەنیا یەکجار پشکنینەکە بکە بۆ ئەوەی دڵنیابێ لەباری تەندروستی خۆی. کوڕکچێکی گەنج هەموو کەسێک کە لە تەمەنی وەکو ئەوترێت چالاکی سێکسیا بێ لە بینی 15 بۆ 65 پێش ئەوەی کار بکات یەکەم مەرجی ئەوەیە کە بێ و پشکنینە بۆ ئێمە ئەنجامدا. ئەگەر سوتفە تیمەکانی خۆپاراستن تەندروستی چوونە شوێنە کرێکارێکیان بینی گەنج بێ و ئەو پشکنینی نەکرد بێ ناسنامەکەی پێ نەبێت سزاکەی وێ شوێنەکەی داخرێ. زۆربوون یانە شەوانەکان و بەلاڕێدابردننی گەنجان کە ڕوو لەو شوێنانە دەکەن کاری بەدڕەوشی تێدا دەکرێت هۆکارن بۆ توشبوون بە ئایدز. ئەنجامدانی پرۆسەی سێکس لە دەرەوەی پرۆسەی هاوسەرگیری وای کردووە توشبوون بە ئایدز زیاد بکات. ینی هیچ کێشەمان نییە لە تێستەکانە، بەڵام کێشەمان هەیە لەو جیاکاریە لەو نایەکسانیە لەو هەستکردن بە عیبەیە لەو لەنگی خەڵک هەستی پێ ئەکات. ینی بۆ نمە کوڕێکی گەنجیا خۆت کچێک هەر کەسێک کوڕ کچی ئەم وڵاتە کە ئەوێ بی لەوە بکاتەوە بێت تێستکات زۆر لەوە ئەترسێت لەو دەستگا تەندروستیەکێک ببینێت کە بیناسێت بۆچی هاتوویت. بۆیە من باسم لێ کرد لە کاتی پانێڵەکەیە لە کاتی پرزنتێشنەکەیە باسم لەوە کرد ئێمە گەر بتوانین ئەم خزمەتگوزاریە ونکەین لە ناو دەستگا تەندروستیەکان ئینتیگریشنی پێڵێن، ینی بێ بە پارچەیەک لە چۆن ئەچیتە دەستگایەکی تەندروستی مناڵەکەتە کوتی هەر دەستگایەکە بێت هەر بنکێکی تەندروستی بێت ئاواش لەگەڵ کوتانەکەی ژوورێک هەبێت کە ئەو ئیشە بکات. بۆی ئەو کەسێک کە هاتە ناو خەستەخانەکەەوە وازانی تۆ بۆ عیلاجەچێت ئەو کاتە هاتووە تستێکی ئێچایڤ بکات. ئێمە ئەبێت تەرجیعی خەڵکین گەنجام بکەین، تەرجیعی ئەو کەسانە بکەین کە مەترسیان هەیە، تەرجیع هەموو کەسێ بکەین کە ئەو تێستە بکات. وەکو دکتۆر بڕیارەتی بۆ نمونە بۆ لە ماوەی ژیانە مەترسیان لەسەر ئەوانەی کە بەرکەوتنیان هەیە، ئەوانەی کە لەوانەیە مادەی هۆشبەر بەکاربێن، ئەوانەی کە مادە کەحوولەکان بەکارهێن و ئەچن ئەنجامدانی کاری سێکسیەکەن. ئەوانەی کە زیاتر لە یەک شەریکیانێ ئەمانە هەمووی گروپی مەترسیدارن، ئەوانەی کە سێکسێکی کاژوەڵەکەن بۆ نمونەیەکێک نەدی و نەناس یەکسەر تووشە بێ لەگەڵیات و توش ئەو هەوڵە ئەگاتە ئامانج لەگەڵیا و مەترسی ئەوە هەیە تووشی. ئاینی پیرۆزی ئیسلام هانی گەنجان دەدات بۆ دوورکەوتنەوە لە کاری خراپ و بەدڕەوشتی کە هاوسەرگیری بکەن. بەو پێی فیترەتی ساخی مرۆڤ پێمان دەڵێت پەنابردن بۆ لادانی خێزانی دەرەنجامەکەی قورس دەبێت. ئایدز لە ڕێگەی کۆمەڵە کۆکار دەگوازێتەوە. سەرەکیترینیان پەیوەندی ناشەرعیە لە دەروەی پرۆسەی هاوسەرگیری. ئەو نەخۆشیە بەرگری مرۆڤ لە ناو دەبات و جەستە تووشی هەوەکردن دەکات و زۆر جار کەسی توشبوو ڕوبەڕووی مەرگ دەکاتەوە. مێژووی دروستبوونی نەخۆشیەکەش بۆ ساڵی 1970 دەگەڕێتەوە کاتێک لە نێو هاوڕەگەز بازاندا سەری هەڵداوە. ڕایمە ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.